سڵاوتان لێبێت. لە هەولێری پایتەخت 24 شوێن بۆ فرێدانی زبڵ و پاشماوەی ئاژەڵی قوربانی کرا و دیاریکراون کەچی بەشێک لە هاوڵاتیان وەکەوەی نەبایاندی بێ و نەبۆران ڕێک لە ناوەڕاستی جادە فڕی دەدەن. بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری ژینگە پارێزی هەولێر چەند وێنەیەکی لە دووەم ڕۆژی جەژنی قوربان بڵاو کردوێتەوە و لەسەری نووسیوە چیتان هەیە بۆ ئەم هاوڵاتیانە سەرەڕای دیاریکردنی 24 شوێن دەبینن بەشێکیان چیان بەرامبەر ژینگە کردووە و پاشماوەی ئاژەڵە قوربانیەکانیان لەسەر شەقامەکە فڕێداوە کە دەبێتە هۆی زەحمەتێکی زۆر بۆ ژینگە پارێزانمان لە کاتی پاکردنەوەی. دەشتی ئەحمەد کە گۆشتفرۆشێکی هەولێرە قسەی بۆ 964 کرد و دەڵێت هەندێک خەڵک هەست بە بەرپرسیارەتی ناکەن و گوێ بە ماندووبوونی ژینگە پارێزان نادەن، هەر بۆیە پاشماوەکان لە شوێنی گشتی فڕێ دەدەن. جەژن و خواردنەچەورەکانی ئەوەشی تێدەکەوێت کە ژمارەیەکی زۆر هاوڵاتی دەکەونە نەخۆشخانە و هەرزووش تەندروستی ئامارەکانی بڵاو دەکاتەوە. تەنیا لە یەکەم ڕۆژی ئەم جەژنەدا لە ناوچە جیاوازەکان سەدان هاوڵاتی چوونەتە نەخۆشخانە. تەندروستی سلێمانی دەڵێت یەکەم ڕۆژی جەژن 350 کەس سەردانی فریاکەوتنی شاریان کردووە. هەروەها تەندروستی ڕاپەڕین دەڵێت لە یەکەم ڕۆژدا 105 هاوڵاتی سەردانی فریاکەوتنی ڕانێ و قەڵاتزەیان کردووە. لەلایەکی دیکەوە لە پارێزگای هەڵەبجەش 160 کەس سەردانی نەخۆشخانەیان کردووە و هەر لە سکچون و ڕشانەوە تا چەندین حاڵەتی دیکەی تیادا بووە. خنکان بەم جەژنە شواز نایەنێت و زێی گەورەش تێر ناخوا لە ونکردنی و کەسانەی قەدەر دەیانباتە ناو ڕووبارەکە. دوێنێ یەکەم ڕۆژی جەژن ئاروان و زیاتر لە 2 مانگیشە ئاڤێستا کەسیان تاوەکو ئێستا تەرمیان نەدۆزراوەتەوە. ئەوارەی دوێنێ و لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا منداڵێکی تەمەن 7 ساڵ بە ناوی ئاروان سیهاد و دانیشتووی ناحەی دێرەلووک لە ئەسنووری قەزای ئامێدی کەوتە ناو ڕووباری زێی گەورە و تا ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە. ڕێبەر سادق بەڕێوەبەری ناحەی دێرەلووک بە 964 وت دوای ڕووداوەکە تیمەکانی بەرگری شارستانی چوونەتە شوێنی ڕووداوەکە و زیاتر لە 20 کاتژمێرە بە دوای تەرمی منداڵەکەدا دەگەڕێن. ئەمە لە کاتێکدا تاوەکو ئێستاش تەرمی مامۆستا ئاڤێستان نەدۆزراوەتەوە کە لە ڕووباری تەنگاتور لە ئەسنووری مێرکەسۆر هەنکا. ڕێویەک لە دەشتی کاکی بە کاکی گەرمیان دەرکەوت کە لە ڕوو لاواز و نەخۆش و پەککەوتە بوو، بەڵام هەرزوو خێرخوا فریای کەوت و چارەسەریان بۆ کرد. ڤێرتێنەری گەرمیانیش ڕێوێ نەخۆشەکەی تیمار کرد و بە سروشتی شاد کردەوە. بەپێی ڕاگەنراوێکی ڤێرتێنەری گەرمیان ڕۆژی شەممە لەلایەن هۆبەی زینانە ئاگادار کراونەتەوە کە لە کەمپی حەسیرە ڕێویەک نەخۆشە و باری تەندروستی ناجێگیرە. ئاماژە بەوەش کراوە تیمێکیان چوونەتە شوێنەکە و ڕێوەکەیان لەگەڵ خۆیان بردووە. هەفتەیەک لە ژێر چاودێری و چارەسەری پزیشکیدا بووە و دواتر بە تەندروستیەکی باشەوە گەڕێنراوەتەوە ناو سروشت. هەر شاد بن.